بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت بەردەوامین بۆ تەواوکردنی تەوەرە و گفتوگەکانمان لەگەڵ زۆر بەڕێز کاک ئیبراهیمی عەلیزادە. کاک ئیبراهیمجان، من بەر لە پشووەکە پرسیاری ئەوم کرد کە ڕۆڵی کۆمەڵە کاریگەری و جێپەنجەی کۆمەڵە لەو دەمانی کە ڕژێمی شا ڕوخێت، ڕۆڵی ئێوە لەو ڕۆژگارەیە چی بوو؟ گرنگترین مەسەلە لەو بابەتە ئەوەیە کە ئێمە ڕێکخراوی ئێمە وردە بەهۆی ئەو زەربانەی کە لە تاران و لە شارگەورەکانی ئێران خوارد بووی ناوەندی فعالیەتی خۆی گواستەوە بە کوردستان. تشکیلات ئێمە لە کوردستان کەمتری زەربە خوارد بوو، کەمتر کەوتە داوی ڕژیمی پۆلیسی شاوە و ئەو تشکیلاتە توانی بووی ئەو پێگە و ئیمکاناتەی کە بەهۆی کوردبوونی کادرەکانی و بەهۆی پێگەیە کە شێوەی ئاسایی لە کوردستان بوویان ئەوە بپارێزێ. لەبەرەوە یەکەم حرەکەتی ئێمە، یەکەم هەوڵدانی ئێمە ئەوە بوو کە نەهێڵین کۆمەلگای کوردستان لەو خەباتی سەراسەریەی کە لە دژی ڕژیمی شا بەرپا بوو دوا بکەوێت. ئەوە مەسەلەی گرنگ بوو، چونکە بەڕاستی خەبات لە ئێران دەستی پێکرد بوو، لە تاران، لە تەبرێز، لە سفان، لە شارەگەورەکانی ئێران، بەڵام هێشتا کوردستان ئەو جۆرەی کە پێویست بوو نەجوڵا بوو. بۆیە لە حرەکەیەکی زۆر ئاسایی زۆر سەرەتایی وەکو ئەوەی کە تووتنکارانی شاری بانە ئەو ساڵە ئامادە نەبوون بۆ ئەوەی کە تووتنەکەی خۆیان بدەن بە ئیدارەی دوخانیات کە تووتن دیارە لە حساری پاوانی دەوڵەتا بوو. لەوە دەستمان پێکرد و تا ئەوەی کە لە شاری سنە بوون بە هاندەری پێشوازیکردن لە زیندانیەکانی کە لە تارانەوە دەگەڕانەوە بۆ کوردستان و تا ئەوەی کە وەختێک کاک فوادی مستەفا سوڵتانی دوای چەندین ڕۆژ مانگرتن لە خواردن لە زیندانی سنە ئازاد کرا، پێشوازیمان لێ کرد و مزاهرە بۆ تەرتیب دراوە لەسەرشانی جەماوەرەوە گواستراوە تا بۆ شوێنەکەی و تا مەریوان و دوایش بۆ ئاوای ئاڵمانە. ئەمانە هەمووی کۆلا یا لە شاری مەهاباد لە حرەکەی خەڵکی زەحمەتکێشی شیرکەتە زراعیەکانی کە لە دەوروبەری شاری مەهابادا بوون و کۆمەڵە کاری دەکەی لەو چەشنە کە هەمووی هاندەر و بەڕێوەبەری تێکۆشەران و کادرەکانی کۆمەڵە بوون. لەوە ئێمە دەستمان پێکرد و هەوڵماندا بۆ ئەوەی کە بزوتنەوەی کوردستان لەو خەباتی جەماوەری سەرتاسەریەی کە لە دژی ڕژیمی شا کەوت بۆڕێ دوانەکەوێت. طبعاً ئەوە بە تێکۆشانی کادرەکانمان دەکرا بە گۆوارون بە بڵاوکردنەوەی نامیلکە و بەیاننامە و ئەوە دەکرا. بەڵام یەک ڕاستیتان لەبێ ڕاستیمان دەبێت لە بەرچاو بێ. ئەو وەختە ئێمە نەکرد ئێمە وەکو کۆمەڵە لە کوردستان، بەڵکە ڕەوتی چەپ لەسەر تاسەری ئێران لە ئیمکاناتێکی زۆر بەرتەسک بەهرەمەند بوو. بەڵام لە هەمان کاتدا جەریانی ئیسلامی بەهۆی کار ئاسانیە کە میدیای ڕۆژاوایی بۆیان کرد، بەهۆی ئەوە کە خۆمینی لە جیاتیەوەی بنێرنە بۆ چاڵەقوتێکی وەکو کۆیت لەوێ داینیشێنن بردیانە پاریس و لە لۆفن لە شاتۆ هەموو دووربینەکانی تەلڤیزیۆنیان لەسەر میزان کرد. بەهۆی ئەوە دەنگی چەپ و دەنگی حرەکەی ئێمە لە ژێر سێبەری تەبلیغات و پرۆپاگەندەیەکی زۆر کە خستبوویان نەڕێ خەفە دەکرا. ینی دەوری واقعی و ئەمەلی ئێمە زۆرتر بوو وەکو چەپ، زۆرتر بوو لەوەی کە لە تەبلیغات و پرۆپاگەندەدا ڕەنگی دەداوە. کاک ئیبراهیم، ئێوە بابگەڕێنەوە بۆ سەرەتای سەرهەڵدانی شۆڕشی گەلانی ئێران ساڵی 1970 ئێوە وەک پارتە کوردیەکان وەک چە بە تایبەتی زۆر گەشتبین بوون بەو شۆڕشە. ئومێدی ئەوەشتان هەبوو کە لە ئایندەیە شتێک بۆ کورد دەکرێت، ئیدی کوردی ژووک و گەلانی تری دنیا بە مافەنتەوەکانی و مافە ئینسانەکانی خۆیەکات. بەڵام ئەمە شتیباهێکی سیاسی گەورە بوو، هەڵەیەکی استراتیژی گەورە بوو لەلایەن ئێوە. بۆچی پێتان وا بوو کە گەلانی شۆڕشی ئێران خزمەت بە دۆزی کوورد دەکات؟ ئەوە ئاشکرا بوو کە بەبێ ڕوخانی ڕژیمی شاوە بەبێ لە ناوچوونی ئەو دیکتاتۆریەتە هیچ چەشنە گوشایشێک و هیچ چەشنە دەستکەوتێکی سیاسی لە هیچ پارچەیەکی ئێران لە کوردستانیش بەدینایە، چونکە ئێمە بۆ ڕزگاری خەڵکی کورد لە هەموو ستەمێک وەلەوان لە ستەمی نەتەوایەتیش پێش هەموو شتێک دەگەڵ دیکتاتۆریەکی سەرکوتگەری هاری دڕندەی وەکو ڕژیمی شا بەڕووبووین. لەبەرەوە وازەح بوو کە ئەم خەباتە لە کوردستانی هەروەکو ئێستا شەروایە بە ئاکام ناگا مەگەر ئەوەی کە هێزێکی لە بناتووی گەورەی سەرتاسەری بۆ ڕوخانی ئەو عەزیایی کە لە تارەندانیشتۆ بکەوێتە ڕێ. تا ئێرە مشکل نەبوو، بەڵام
ئەوەی کە هەر لە سەرەتای دەستپێکردنی خەباتی شۆڕژگەرانە لە ئێران لە دوی ڕژیمی شا ئێمە هەستمان پێکرد ئەوە بوو کە هاوسەنگی هێز وردە بە گەلێک هۆکار و یەکێکیش لەوانە پشتیوانیەکی بەکردەوەی کە ڕۆژاوا دەکرد لە جریانی ئیسلامی خەریکە وردە دەنگی چەپ و دەنگی هێزی سکۆلار و ڕادیکاڵ خەریکە کەپ دەکرێت بۆیە لەو قۆناغەدایە کە ئێمە زۆرمان هەوڵدا بۆ ئەوەی کە لەو شوێنەی کە پێگەی کۆمەڵایەتیمان هەبوو لەو شوێنەی کە توانای ڕێکخراوەیمان هەبوو خەڵک وشیارکەینەوە بەرامبەر بە خەتەرێکە لە ڕێدایە بەرەو ئێمە پێش ڕوخانی ڕژیمیشا و لە ڕۆژانی سەرەتای هاتنە سەرکاری جمهوری ئیسلامیدا بە خەڵکی کوردمان ئەو ڕاستیمان بە خەڵکی کورد ڕاگەیان کە ڕزگاری ئێوە لە هەر چەشنە سیستەمێک ڕزگاری کرێکار لە سیستەمی لە چەسانەوە ڕژگاری ژن لە نانایەکسان ڕژگاری ملەتی کورد لە سیستەمی نەتەواتی هیچ کام لەوانە لە سێبەری ئەو ڕژیمەی کە لە تاران خەریکە دێت سەرکار و هات سەرکار بەدینایە ئەوە یەکێک لە هۆکارەکانی شکڵگرتن و پەیدابوونی بزوتنەوەی شۆڕژگەرانی خەڵکی کوردستان بووە لە تووری 33 ساڵ لە ڕابردوودا. کاک ئیبراهیم هەر لە سەرەتاوە دەسەڵاتدارانی ئێران کەوتنە دژایەتی کوردنی کورد ماوەیەکی زۆر کەم بەسەر هێشتا شۆڕشی ئیسلامی ئێران پایەکانی خۆی دانەکوتا بوو جێپی خۆی دانەکوتا بوو خاڵخاڵیە نێرێت بۆ لە سێدارەدانی کوردەکان لە دادگاییەکە کە بە نێوی دادگایی خاڵخاڵی ئەنجامەدرێت. ئایا بەراورد بە ڕژێمی شای پەهلەوی ڕژێمی کۆماری ئیسلامی پێتوانیە ئەمە گۆڕینەوەی دیکتاتۆرێک بوو بە دیکتاتۆرێکی تر بەرامبەر بە کورد و خواستەکانی کورد؟ ئەوە واقعەتێکە کە بەڵێ کۆمەڵانی خەڵکی ئێران لە چاڵێکە هاتن درێ و کەوتنە چاڵاوێکەوە ئەوە وازەح بەڵام ئێمە هەر لە سەرتاوە ئەو حەقیقەتەمان دەزانی و هەوڵماندا خەڵکی کورد بەرامبەر بۆ وشارکەینەوە من لەو باوەڕدانیم کە کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو بن بە نەردیوانی بە دەسەڵات گەیشتنی حکوومەتی ئیسلامی لە ئێران بە پێچەوانەوە بەڵام مقاومەتیشیان نەکرد مقاومەتیان کرد. ئێستا گەر بەراوردکەین گەلی فارس لە چاو تورک و بلوج و کووردا گەلێکی کەمینەیە بەڵام لە دوجارە ئەم شۆڕشە قۆزێتەوە زمانی ستاندار و دەسەڵاتی ستاندار ئەبێ بەهی فارسەکان پرسیارەکە ئەمەیە کورد بۆ نەیتوانی ئەو ڕۆژگارە بقۆزێتەوە لەو ساتە وەختەیە مەسەلەوەی هاوسەنگی هێز ڕێگای پێنەدا خەڵکی کوردستان ئەوەندە تەنیا ئەوەندە توانیان دیفاع بکەن لە دەستکەوتەکانیان دیفاع بکەن لە کەرامەت و لە حرمەتیان دیفاع بکەن لە گیانی ڕۆڵەکانیان لە ماوەی چەند ساڵێکدا دوای ئەوە بەهۆی ئەوە کە خەباتی شۆڕژگەران لە ئێران بەگشتی دامرکاوە و کۆماری ئیسلامی لە درێژەی سیاسەتەکانی ڕژیمی شادا توانی ئەو شۆڕشە گەورەیە کە لە ئێران کەوت بۆڕێ دوای 2-3 ساڵ دای بمرکێنێتەوە هاوسەنگی هێزەکە گۆڕا ئیتر تازە ئەو هاوسەنگیە تەنیا بە خەڵکی کورد و لە کوردستانی هێران نەدەگۆڕدرا زۆر ینی تەنیا کارێک کە دەکرا ئەوە بوو کە ئەو دەستکەوتانەی کە بەدەست هاتووە تا ئەو جگای کە دەکرێت بیپارێزی و ئامادەکاری بکەی بۆ هەلومەرجێک کە سەر لە نوێ ئەو خەباتی شۆڕژگەرانەی سەراسەریە لە ئێران دووبارە ببوژێتەوە و ئەو قەدی ڕژیمی مەرکەزی تاران بێت. کاگرای مەگەر چاوێک لە گەلانی ئێران بکەین بەدەل لە گەلی فارس و نەتەوەی فارس بۆچی تا ئێستا نەتورک نەبلوچ نەکەمەنەتەوایەتەکانی تری ئەو وڵاتە هەڵوێستێکیان نییە بەرخودانێکیان نییە هەوڵ و چالاکیێکیان نییە جگە لە کوردەکان کە ئۆپۆسیۆنی جیاواز و ڕێکخرا و پارتی جیاوازیان سەبارەت بە بەرامبەر بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی دروست کردووە بۆچی ئەو نەتەوانی تر هیچ هەڵوێست و بەرگریەکیان نییە لە خۆیان ئەمە هەڵدەگەڕێتەوە بۆ مێژووی کەمەنەتەوایەتیانەی کە باس کرا مێژووی خەڵکی کورد لە کوردستانی ئێران زەمینەی ئەو مقاومەتی ڕەخساند بوو دەستبردن بۆ چەک لە کوردستان کارێکی ئاسان بوو لە سنەتی خەباتی خەڵکی کورد لە دژی دەوڵەتی مرکزیدا ئەمە جێکەوتوو بوو بزگە لەوانەوە لەوە گرنگتر حزبی سیاسی جێکەوتوو بوو لە کوردستان حزبی دموکراتی کوردستان بوو کە حزبێک بوو لە کۆماری مەهابادەوە حزبێکی ئۆپۆزیسیۆن بوو کۆمەڵی ئێمە بوو کە لە دەورەی لە 10 ساڵ پێش ڕوخانی شامەوە ڕێژەی داکوتا بوو لە ناو کۆمەلگایەوە لە 1970 بوو بە حرەکەتێکی جەماوەری نەبوونی ئەم ڕێکخراوانە لە بەشەکانی دیکەی ئێران
یەکێک لە هۆکارەکانی دامرکاندنەوەی شۆڕش و خەبات و ئەترازاتی خەڵک بوو لەو شوێنانە دەنا لە سەرتاوە وانجا ئەترازیان بوو لە هەموو شوێنێک ئەنی خەباتی بە ئێستاشەوە هیچ چالێکێکی دیاریان نییە کە ئەوە 33 ساڵ بەسەر شۆڕشی گەلانی ئەوان توانیان سەرکوت بکرێن لەبەرەوە حزبی سیاسی ڕەهبەریان نەبوو. باشە هەر سەبارەت بە کورد لەو ڕۆژگارەیە لە ساتەوەختی هەڵایسانی شۆڕشی گەلانی ئێرانە پێدوانیە کورد نەیتوانی بێ وەکو پێویست و توێژێکی جددی لەگەڵ دەسەڵاتدارانی ئەو کاتی ئێرانە بکات بۆیە لە دەرەنجامان نەیتوانی بێ خواستەکانی مافەکانی بەدەست بێنێت. من نمونەیەک لەسەر ئەو ڕۆژگارە دێنمەوە کە کۆمەڵێک پێک هات بە نەوی گروپی 7 نەفەری کە یەکێک لەوانە مامۆستای گەورە خاڵی خۆش بوو مامۆستا هێمنی مکریانی شاعیر بوو بۆ توێژ ئەچنە لای دەسەڵاتدارانی ئێرانی بەڵام ئێوە هەر لەو ڕۆژگارەیە ئەو توێژە ڕەدەکەنەوە و ئەو برادرانەش بە خائین و خیانەتکار ناوابن. بۆچی بەو شێوەیە کۆدەنگی یەک نەبوو لەسەرەوەی کە کورد چۆن مافەکانی داوا بکات لە دەسەڵاتدارانی ئێرانی؟ وردەکاریەکانی ڕووداوەکانی ساڵی 1970 بەحسی زۆر هەڵدەگرێت. من بە کورتی دەتوانم ئەوەتان ئەرز بکەم کە لە سەرتاوە خەڵکی کورد بڕیاریدا کە دەسەڵاتی خۆی بەسەر ئەو شوێنانەی کە لە چنگ ڕژیم شای دەرهێنا بوو بەرقەرارکە لە هەموو شارەکان لە دێهات لە هەموو شوێنەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش شۆڕای بەڕێوەبردننی وڵات دروست بوو. حزبە سیاسیەکان کۆمەڵە حزبی دموکرات و هێزەکانی دیکە دەور و نەخشیان تێدا بینی. ئەم هەلو مەرجە وای کرد کە کۆماری ئیسلامی کە تازە بەدەسەڵات گەیشت بوو لە سەرتاوە هێزی خۆی تاقی کردەوە لە سەرتاوە هەوڵی دا بۆ ئەوەی کە ئەو حرەکەتە دابمرکێنێتەوە و خەڵکی کورد وادار بکات دەست لەو دەستکەوتانی هەڵگرێ. هێرشی کرد، هێرشەکەی شکستی خوارد. دوای ئەو کە هێرشەکەی شکستی خوارد اینجا دەورەی گفتوگۆ دەستی پێکرد. لە گفتوگۆکاندا هەیئەتێک دروست بوو لە بەناوی هەیئەتی نوێنەراتی گەلی کورد کە سەرپەرستەکەی بە مامۆستای کۆچکرد و مامۆستا شێعزەدین بوو و حزبی دموکراتی کوردستانی ئێران کۆمەڵە ئێمە و ڕێکخراوی چریکە فیدایەکانی خەڵکی ئێران ئەندامی ئەو هەیئەتە بوون. ئەو هەیئەتە بەرنامەی گفتوگۆی دەگەڵ دەوڵەتی مەرکەزی داڕژ ئێمە یەکێک لە ئەندامانی هەیئەتە بووین و خۆمان لە گەڵاڵەکردنی ئەو تەرحی کە درا بە هەیئەتی دەوڵەت چ پێشتری لە بڕیارنامەی هەژمادەی مەهاباد دوای لە بڕیارنامەی هەژمادەی شاری سنە دوای لە بڕیارنامەی 26 مادەی خەڵکی کوردستان ئەوانە ئێمە خۆمان بەشدار بووین لە گەڵاڵەکردنەوە بڕیارنامانە وەک گفتوگۆشمان دەگەڵ دەوڵەتی مەرکەزی دەست پێ کرد. بەڵام دەوڵەتی مەرکەزی لەبەر ئەوە کە خەیاڵی نەبوو هیچ سازشێک دەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە و هیچ ئیمتیازی بە خەڵکی کوردستان بدا فقط فرسەتێکی دەویست بۆ بوژانەوە بۆ خۆ ئامادەکردن بۆ ڕێخستنی هێزەکانی بۆ هێرشکردین دووبارە. بۆیە مزاکەرە و گفتوگۆ لەلایەن ئەوانەوە ئامانجی ئەو بوو بەڵام لەلایەن ئێمەوە بەڕاستی ئەو بوو کە بەڕێکەوتنێک بگەین. بۆچی نەک لەبەرەوە کە پێمان وابوو کە کۆماری ئیسلامی لە زەرفەتی دایە ئەو کارە بکە بەڵکو پێمان لەبەر ئەوە کە دەمانزانی خەڵکی کورد هاوسەنجێکی دروست کردووە کە دەتوانێت کۆمەڵێک سازش لەم دەورەیەدا و بۆ وەزش کە لە سەرتاوە کۆماری ئیسلامی بووی بەو ڕژیمە تەحمیلکە. بەڵام ئەو گفتوگۆیە فقط 45 دقیقە و درێژەی کێشە لە شاری مەهاباد لە فەرمانداری شاری مەهاباد هەیەتی دوولایەن قسەی کە دوای ئەوان کە لە جەلسەی کۆبوونەوە کە هاتنە دەرێ دەستیان کرد بە تێکدانی ئەو هەیەتە ینی هەوڵدان بۆ تێکدانی هەیەتە بەوەی کە لایەنەکان و لەوانە حزبی دموکرات بچێشن بەرەو گفتوگۆی جیاواز دەگەڵ حکوومەتی مەرکەزی و دوجار وردە بەوەش ڕانەوەستان هەوڵیاندا لەناو خودی حزبی دموکراتیشە تەفرەخە و دووبەرەکاتی پێک بێنن و لایەنێکیان لەخوا نزیکترکەنەوە کە ئێوە لە فەرمایشکاتان ئاماژتان پێکرد مەربوط بە مامۆستا من بە ئەوەیان مەربوط. باشە لەو ڕۆژگارەیە کە ئیدی دوای شۆڕشی گەلانی ئێران و هاتنە سەر حکومی دەسەڵاتدارانی ئێرانی کاتێک کە ڕوبڕووی کوردبوونەوە هەڵوێستی پارتە کوردیەکانی باشوور سەبارەت بە ئێوە بۆ هاوکاری ئێوە هاوخەمی ئێوە چۆن بوو لەو ڕۆژگارەیە؟ ئێمە وەختە دێرە وەختە دەگەڵ لێچێتی نیشتیمانی ینی باس لە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە پارتی دموکراتی کوردستان دەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرتاوە پەیوەندێکی دۆستانەی دەگەڵ کۆمەڵە دامەزران هەم کۆمەڵە یارمەتیدەری یەکێتی نیشتیمانی بوو لەو چەک و چۆڵ و ئیمکاناتی کە وەختە لە کوردستانی ئێران هەبوو لە بەردەستا و هەم یەکێتی نیشتیمانی لە ساڵەکانی دواتردا
بە پێی توانای خۆی یارمەتی دەری ئێمە بوو لەبەرەوە پەیوەندی دۆستانەیە هەروە بەردەوام بوو دەگەڵ پارتی دموکرات کە لە سەرتاوە ئەوان بە ناوی قیادەی مۆقەت کاریان دەکرد پەیوەندیکە بە گرژید چۆپێشە و ئەوان بەداخەوە بۆ ماوەیەک لە دژی هێزەکانی کوردستانی ئێران لە دژی ئێمە و لە دژی حزبی دموکرات شەڕیان کرد خۆشبەختانە و شەڕانە تەواو بوو 2000 و پەیوەندیکە ئاسایی بووە بەڵام ئەمە زەربەیەک بوو لە خەباتی شۆڕژگەرانی خەڵکی کوردستانی ئێران و زەربەیەک بوو لە متمانەیە کە دەبووە دوولایەنە پێک بێت زۆر باشە مامۆستا بچینەوە سەر بارودۆخی کۆمەڵە ئێوە ئیدی لە ساڵی 1970 و 1974 لەو ساڵانەیە ئیدی کوردستانی ڕۆژهەڵات ئێران بەجێ هێڵن و ڕۆکە لە باشووری کوردستان هۆکاری جێهێشتنی ڕۆژهەڵاتی کوردستان بۆچی ئەگەڕێتەوە یاخود بڵێم ئایا ئەوە زەربەیەک نەبوو لە چالاکی سیاسی و چەکداری کۆمەڵە لەو ڕۆژگارەیە بۆی کە بە جۆرە جۆرەکان دوورکەوتەوە لە مەیدانی سیاسی خۆی حەزەکەم پێش ئەوە ڕوونکردنەوەی لەسەر ئەوەی کە کوردستانی ئێرانمان بەجێهێشت بدەم ئەوە لەو ساڵی کە جنابتانی ئاماژەی پێ دەکەن 1984 ئەمە سەرکردایەتی حزب سیاسەکانی کوردستان و سەرکردایەتی کۆمەڵەیەوە ناوەندەکانی مرکزی کاری مرکزی کۆمەڵەیە کە دەگوازرێتەوە بۆ کوردستانی عێراق بۆ کوردستانی عێراقیش بۆ شوێنە ڕزگارکراوەکان یا ئەو شوێنانەی کە دەوڵەتی عێراق تێدا دەسەڵاتی نەبوو چۆڵکرا بوو و ئەو شوێنانە لەو شوێنانە مستەقر بوو هێزی پێشمەرگەی کۆمەڵە و حزب سیاسەکانی دیکەش بۆ ماوەیەکی دوور و درێژتر دوای ئەو ڕووداوە بە شێوەی پارتیزانی لە سەر تاسەری کوردستان حوزوریان بووە و چالاکیان کردووە پێچکە لەوانە ئێمە بەش بە حاڵی خۆمان ڕێکخراوەکانمان لە ناو شارەکانی کوردستان چ ڕێکخراوی مەدەنی چ ڕێکخراوی نەهێنی تەشکیلاتی خۆمان ئەمانە هەمووی لەو ساڵانەدا کە ئێوە دەڵێن ئێمە هاتینە کوردستان کوردستان بەجێهێر لەو ساڵانە ماونەوە و تا ئێستا شەرماونەوە یعنی ئێمە هەرگیز و تا ئێستاشی لەگەڵ بێ خۆمان بە حیزبێکی دوورخراوەی تەبعیدی تاراوگە ناناسین ئەمە بە خۆمان بە حیزبێک دەناسین کە بەشێک لە چالاکیەکانمان سەرکردایەتیەکەمان بە ناچار و لە ڕووی مەرد و بارودۆخی کە پێکاتوە لە دەرەوەی وڵات دامەزراوە لە کوردستانی عێراق لە ئەوروپا لە شوێنەکانی دیکە بەڵام تێکۆشانی ئەو ڕێکخراوەیە لە ناو کۆمەلگای کوردستان لە دەورەیەکە بە شێوەی چەکداری تەنانەت و ئێستا بە شێوەی خەباتی سیاسی و خەباتی نەهێنی و شکلی جۆرا زۆری دیکەی خەبات بەردەوام زۆر باشە کاک ئیبراهیم ئێوە لەگەڵ هاتنتان بۆ باشووری کوردستان وە کۆمەڵە پەیوەندیتان بە حیزبی بەعسەوە کرد لە کاتێک کاتانزانی کە ئەم حیزبە دوژمنێکی سەرسەختی کوردانی باشوورە هۆکاری ئەم پەیوەندی ئێوە لەگەڵ بەعس چۆن سەرتاوە بڵم پێشەوەی کە ئێمە هیچ پەیوەندێک دەگەڵ حزبی باسی عێراق بگرین لە سەبارەت بەو مەسئلەیە دەگەڵ دۆستانی خۆمان لە کوردستانی عێراق بۆ لەوان دەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان مەشوەرەتمان کرد و لە دانیشتنێکدا کە بەداخەوە ئێستا بەڵگەنامەکەی لای ئێمە نییە نازانم لای هەر کەسە بێ شتێکی مێژوویە دانیشتنێکدا کە بەڕێز مامجەلال بوو و دکتۆر قاسملو بوو مامۆستا عیزەدین بوو لەوێ لە توژەڵە لە سنووری ئێران و عێراق گفتوگۆ لەسەر ئەو مەسەلەیە کرا کە ئایا پەیوەندیگرتن دەگەڵ دوو دەوڵەتی داگیرکەری کوردستان دەگەڵ دوو دەوڵەت سەرکوتگەری خەڵکی کورد جمهوری ئیسلامی و ڕژیمی باز بۆ حزب ئۆپۆزیسیۆنەکان ڕێگە پێدراوە مجازە وەڵامێک کە پێدراوە ئەو بەو شەرتە ڕێگە پێدراوە کە ئەو پەیوەندیە لە دژی خەباتی خەڵکی هیچ لایەک لە هیچ کاتێکدا بەکار نەهێندرێ یەک و دوو هەردووگلا هەمیشە و لە درێژایی ئەو پەیوەندیەدا لە وردەکاریەکانی ئاگادار بن و ئەم پەیوەندیە بۆ هەردووگلا پەیوەندێکی بێقەید و شەرت بێ ئەمە ئەوە لەو ڕێکەوتنە بینی خۆماندا قبول کرا و ئێمە تا ئەو ڕۆژش کە ڕژیمی بەعس ڕووخاوە بەو شەرتانە و بەو تاهوداتی کرد ئەو کاتە دامان پابند بووین و یەکێتی نیشتمانی کوردستان بە وردی لەوە ئاگادار بوو هەر بۆیە حەزەکەم سرنجان بۆ ئەو خاڵە ڕابکێشم لە کاتێکدا کە ئێمە دەگەڵ ڕژیمی عێراق پەیوەندیمان بوو لە ساڵانی لە 91 بۆ ولاوەکە دەسەڵاتی ڕژیمی عێراق بەسەر کوردستانی عێراق نەما
ئێمە ئەم پەیوەندیەمان هەر بەردەوام بوو لە هەمان کاتدا کە نزیکترین دۆستایەتی و ڕابیتە پەیوەندیمان دەگە خەڵکی کوردستانی عێراق بوو زۆرترین عەلاقە و سەمپاتیمان لەناو خەڵکی کوردستانی عێراق بوو بەڵام لە هەمان کاتدا خەڵکی کوردستانی عێراق دەرکی ئەویان دەکرد کە ئێمە لە بەغداش بنکە وارگامان هەبێ لەبەرەوە دەیانزانی ئەم پەیوەندیە لە دژی ئەوان نییە یعنی هیچ کات بۆ ڕۆژێک پەیوەندی کۆمەڵە لەگەڵ حیزبی بەعەس نەبوو هۆکار و فاکتەرێک بۆ دژایەتیکردنی پارچەکانی تری کوردستان یا پارتێکی تری کوردی نەک هەر نەبوو بەڵکە حەزەکەم ئەوەتان پێ بڵێم کە لە دەورەیەکدا تەبعەن بە شێوەیەکی یەکجار زۆر نەهێنی بەشێکی زۆر لە چەک و چۆڵێ و لە تەقەمەنی و مهماتێک کە ئێمە لە ڕژیمی بەعسی عێراق وەرماندەگە ئێستا چونکە ئیتر ئەوە ڕازنیە ئەوانە هەمووی بەکاردەهێنرا لە دژی ڕژیمی عێراق بێزگە لەوانە حەزەکەم ئەوەشان پێ بڵم لەو وەختەدا کە ئێمە بنکە و بارگاکانمان لە کوردستانی عێراق بوو بنکەکانی ئێمە شوێنی حەوانەوەی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون بە شەو بە ڕۆژ و دەوڵەتی عێراق ئەوەی دەدی لەبەر ئەوە چەندین و چەند جار بنکەکانی ئێمە بۆمباران کران لەلایەن ئەرتەشی عێراقەوە بە تەنانەت بە بۆمبی کیمیاییش لیانداین تەنیا هۆکارەکەی ئەوە بوو کە ئەوان دەیانەویست ئێمە لەو شوێنانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تێدایە و پێگەیەکە بۆ هاتووەکردن و حەسانەوە و پەیوەندیگرتنی هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی لەوێ بگوازینەوە بینە ئەو شوێنانەی کە ژێر دەسەڵاتی دەوڵەتی عێراقدا بوو ئاخرین نوکتە ئەوەتان پێ بڵم لە وەختی کۆڕەوەکەدا ئێمە هەموو ئیمکاناتی خۆمان لە اختیاری خەڵکی کوردستانی عێراق نا بە ئیمکاناتێکی زۆرمان نەبوو بەڵام ئەوەی بمان بوو ئۆردوگایەکمان بە چادر لە منتقێڕانی لێدا لێرە لە منتقی سلێمانی هەموو هێزەکانمان وەکو مەفرزەی چکۆڵە تەرخان کرد بە کۆڵە پشتی خورما و هەڵوا و شتیوا کە بچن لە خەڵک لە نزاددەن دەستە دەمانهێنان ئامادەمان دەکردن و لێرە ڕەوانەی سنووری ئێرانمان دەکردن کە خۆیان دەرباسکەن دەوڵەتی عێراق لەسەرەوە ئینزالی بە ئێمەدا هەڕەشەی کرد و ئەمە جوابی هەڕشەکەمانەدا خۆشبەختانە دەوڵەتی عێراق وردە وا زەعیف ببوو نەیدەتوانی فشار بۆ کەس بێنێ بەڵام ئێمە تەسلیمی ئەو فشارانە نەبووین و شانازی دەکەین بەوەی کە ئەم پەیوەندیمان ئەبوو جۆرە بەکارهێناوە بەڵام واقعیە دەوەیە بزوتنەوەی خەڵکی کورد لە کوردستانی ئێران احتیاجی بەو پشتی جەبهەیە بوو مامۆستا من کات زۆر کەماوە ئەمە بە خێرایی بپرسم ئێوە لە دوای کۆنگرەی یەکەوە ئیتر خۆتان چەکدارەکەن و بە تایبەتی ئەبن بە یەکەمین ڕێکخرا و کۆمەڵی کوردی کە ژن بەشداری سیاسی پێەکەن و دواتریش بەشداری چەکداری پێەکەن و بەڵام سەرەتا ژنان بەجیا بەشداری چەکداریەکەن لە نێو کۆمەڵەیە پرسیارەکە ئەمەیە ئایا چۆن دەستاندایە چەک ژنان چۆن بەشداری کرد لە کاتێکا کە ئێوە لە نێو کۆمەلگایەکی سونەتی و مەیلدار بە ئاینە چۆن ژنتان هێنایە نێو ڕێکخراوەکانی کۆمەڵەوە لە ڕاستیدا هەڵسەنگاندنی ئێمە بۆ کۆمەلگای ئەوختی کوردستان هەڵسەنگاندنیش محافزەکارانە و بەڕاستی ئێمە زەرفیەتەکانی واقعی کۆمەلگاکەی خۆمان بە باشی هەڵنەسەنگاند بوو ئێمە لەوەدا شکمان نەبوو کە ژن لە بواری خەبات سیاسیدا دەبێت چالاک بێ و بوش بەڵام وەختێک بڕیارماندا کە لە ئاستێکی بەریندا بێتە ناو خەباتی چەکداریشەوە تۆزێک دەستمان بە کارەکەەوە لەرزی نیگەران بووین کە مەبادا کۆمەلگای کوردستان ئەوە هەزم نکات چونکە ئەلبەتە پێشتر ژنی چەکدار هەڵی دی بووی بەڵام وەکو سەمبول وەکو نمونەکو ڕەمز ئەوەی کە بە پانایی کوردستان و لە ئاستێکی وەسیعدا بێنە ناو خەباتی چەکداریەوە ئێمەی نیگەران کرد کە مەبادا کۆمەلگای سونەتیەوە قبول نەکە دەستەی پێشمەرگەی ژن بەزیاد چەکدار کرا لە یەکەم جەولەی کە کردی لە ناو دێهاتە لە دێهاتیش نەک لە شار لە خەڵکی دێهات پرسی ئەری کوڕەکان کوان بەرەوە ئێمە زۆر زوو بەوە گەیشتین کە ئێمە احتیاتەکەمان محافزەکاریەکەمان نزیک خۆی نەبووە و ئەو سێ زەمان تێکەڵ کرد و خەڵکی کورد وەریگرت بەڕاستی وەریگرت و بەس زیاتر لە سەد و چەند گیانبەخت کردووی ئێمە ژنمان هەیە بەداخەوە لە ناو ڕێزەکانی خۆمان ئەو کات ئەمێ دو پرسیار لە بەرووی کاتم زۆر ماوە زۆر کەماوە چۆن توانیتان چەک پەیدا بکەن ئێوە لە بارودۆخێکی ئەوە چۆن چەکتان بۆ کۆمەڵە پەیدا کرد یەکەم وەزبەی چەکی کەمە پەیدامان کرد لە پادگانەکان و پاسگاکان و بنکەکانی چەکراوی ڕژیمیشا بوو لە پادگانی ماوا لە پادگانی ژاندەرمەری سنە لە شوێنەکان کەڵەنتەرەکانی نێوشارەکان ئەوە یەکەم وەزبەی چەکی ئێمە و پەیدامان کرد دوای ئەوە دووەمین وەزبەی چەکمان ئێمە لە چەکردنی سپای ڕزگاری کە هێزێک بوو لەگەڵ ڕژیمی بەعسی عێراق پەیوەندی بوو و چەک و چۆڵێکی نسبەتەن زۆری بوو لە چەکردنی ئەوان بەدەستێنا
و بە شوێن ئەوەدا کە خەباتی چەکداری زۆری پەرسەند بوو جەپەکان و بەرین ببوونەوە تەقەمەنی پێویست بە ئاسانی پەیدا نەدەبوو لەو وەختەدا ئەو پێویستیە بوو کە ئێمە دەگەڵ دەوڵەتی عێراقیش پەیوەندیمان کرد ئەوانی چونکە لەگەڵ جمهوری ئیسلامی ناکۆک بوون هاتبوونە ناو خۆناغی شەڕیشەوە دەگەڵیان بۆ ئەوەی کە ڕژیمی جمهوری ئیسلامی لاوازکەن لە ئاستێکی دیاریکراودا چەک و تەقەمەنیان دەدا بە معارزەی ئێرانی و بە معارزەی کورد و لەوانە بە ئێمەش. زۆر بەڕێز ئیبراهیمی عەلیزادە دەبیری یەکەم و سکرتێری کۆمەڵە و داش ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران سپاس بۆ بەشداری و زانیاریت هەوڵەین لە بەرنامەکانی داهات و تەوەرەکانی داهاتوە گفتوگۆکەمان بە تێر و تەسەلی زیاتر تەواو بکەین. ئایزان ڕوودا و مێژوو ئەڵقەی یەکەمی دیدارەکەمان بەشی یەکەمی دیدارەکەمان لەگەڵ ئیبراهیمی عەلیزادە و مێژووی کۆمەڵە کۆتایی هاتا ئەڵقەی دووەم تەوەرەکانی داهات و بە خۆتان ئەسپێرین خواتان لەگەڵ. زۆر سپاس مامۆستای گیان. زۆر سپاس بۆ ئێوەش کاک.